جارێکی دیکە کاسبکارانی بازاڕی خانخورما خۆپشاندانن ئەنجامدا. لە ڕۆژی دووەمی خۆپشاندانی کاسبکاران هاتنا بەردەم شارەوانی کەرکووک و شەقامی بەردەم شارەوانیان داخست و داوامیشیان لە فەرمانگەکە ڕاگرت. تاکیدیشیان کردەوە تا کێشەکەیان چارەسەر نەکرێت واز لە خۆپشاندان ناهێنن و داوای مافی خۆیان دەکەن. شەریکن پارەیان نەداتێ شەوان ئەو کێشەیە ناو بۆ گیانی ئێمە هەموو شێوەرە بزانێت وەرە مراقبزان چەند نەفەر کەباب بۆ دێ بەسیار کەبابیان بۆ دێنێ باشە حکومەتیەوە هەردی کەبابیان بۆ دێنێ ئەو کێشە بۆ چی هاتووە بێ ئەگەر جێش حکومەتە بۆ هەردی کەبابیان بۆ دێنێ سی قاتعی کردووە فەرمو با تەسویر کا بەس ڕەحمەتتان لێوێ نەیبڕن یعنی بەخواتان ئەسپێرین نەیبڕن فەرمۆم کتابی بڵاو کردوێتەوە بە ناوی خۆیەوە علوە نموزەجیە لە دووبەی ئەم علوەیە نییە بەنزیخانە مسەوسب بەڕاد سێ چەند بەڕادی تایە فەرمو بەس ئەوە تەسویر بکە ئێستا ئیعلامێ عالم جاهل نییە و عالم نەخەوتوە جارانی نییە جەنابتان بچن علوەکەش تەسویر بکەن بزان ئەمە ڕاستە. ئێمە گازەندە و نیگەرانی کاسبکارانی خانخورما دەبینە لای بەڕێوەبەری شارەوانی. ئەویش لە وڵامدا دەڵێت داوایان نەکردووە بازاڕەکە دابخرێت تەنها دەیانەوێت بە یاسا ڕێک بخرێتەوە. من خۆ لەگەڵ ڕستەقبڕینی ئەم برادرانە نیم بڵێم ئەمانە نەمێنن لەوێ با هەر هەمووی بمێنێتەوە مزاولەی ئیشی بەقاڵی خۆیان بکەن بەڵام هەر سیارەیەک ترێلەیەک هەر جملەیەک دێتە ناو شار ئەبێ بچێت لە علووە باجی علووە بدا لەبەرەوەی ئەو مستەجرێش باجداتە بەلەدیە ئەمە لە هەموو وڵاتێک لە هەموو شارەکانی کرد عێراق وایە. بەپێی یاسای ژمارە 165 بۆ ساڵی 1964 دەبێت بەرهەمی سەوزە و میوە بڕواتە علووە و لەوێەوە بگوازرێتەوە بۆ گەڕک و بازاڕەکان. بەڵام کاسبکارانی کەرکووک کرێی علووە تازەکەیان پێ زۆرە و گواستنەوەیان ڕەت دەکەنەوە. دەیانەوێت لە چوارچێوەی علووەیەکی دیکە لە کەرکووک درێژە بەکار بدەن. کارۆن محەممەد کورد ساد نیوس کەرکووک.